بۆ دەستپێکردنەوەی دیالۆگ لە نێوان ئەنجومەنی سەربازی سوودان و شۆڕژگێڕانی وڵاتەدا ئابی ئەحمەد سەرۆکوەزیرانی ئەسیوپیا سەردانی خەرتومی کردو لەگەڵ هەردوو لادا کۆبووەوە ئەوە بە یەکەمین هەوڵی ئاشتیخوازانەدا دەنرێت بۆ بارودۆخە ئاڵۆزەکەی ئەو وڵاتە کە لە دوای هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەر شۆڕژگێڕانی پەناگیر کە بەهۆیەوە 113 کەس کوژران و 800 تریش بریندار بوون جگە لە تاڵانکردنی مڵک و ماڵی هاوڵاتیان و دەستدرێژی سێکسی بۆ سەر ژنانی ناو تیمە پزیشکەکان کە تیماری بریندارانیان کردووە ئەوەی جێگەی سەرنجە لە دیدارەکەی ئابی ئەحمەد بۆ سوودان ئەنجومەنی سەربازی بە پێچەوانەی پرۆتۆکۆڵی پێشوازی لە میوانان لە فڕۆکەخانەی پایتەخت لەلایەن کەسی چوارەمی ئەنجومەنی سەربازیەوە پێشوازی لە ناوبراو کرد ئەوەش جۆرێک بوو لە پێدانی پەیام بەناوبراو کە ئەنجومەنی سەربازی بە پێچەوانەی بەڵێنە زارەکیەکانی لە ڕاستیدا ساردە لە دیالۆگدا و تەنیا مەبەستی زیاتر کات بەدەستێنانە پێش گەیشتنی سەرۆکوەزیرانی ئەسیوپیا بۆ فڕۆکەخانەی ئەدیس ئەبابا هێزە میلیشیاکانی محەممەد حەمدان حەمدێتی سێ کەسایەتیان دەستگیر کرد کە لەگەڵ سەرۆکوەزیرانی ئەسیوبادا کۆبووبوونەوە هەروەها ئەنجومەنی سەربازی ڕەتی کردوێتەوە زۆرینەی ئەندامانی ئەنجومەنی سەرۆکایەتی لە مەدەنیەکان بێت ئابی ئەحمەد پێشنیازی کردبوو کە ئەو ئەنجومەنە لە 8 مەدەنی و 7 عەسکەری پێک بهێنرێت هاوپەیمانی هێزەکانی ئازادی و گۆڕان لە دوای دیداری سەرۆکوەزیرانی ئەسیوپیا لە پرێس کۆنفرانسێکدا ڕایانگەیان کە ئەوان بە مەرج بەشداری لە گفتوگۆدا دەکەن مارجە دیارەکان ئازادکردنی هەموو دەستگیرکراوەکان و هەڵگرتنی دۆخی نائاسایی و لادانی گەمارۆ لەسەر هاوڵاتیان و گێڕانەوەی هەڵەکانی پەیوەندی و قبوڵکردنی لیژنەیەکی نێودەوڵەتی بۆ لێکۆڵینەوە لە تاوانی کوشتاری پەناگیرانی شۆڕژگێڕی سەرانسەری وڵات لەلایەن ئەنجومەنی سەربازیەوە ئابی ئەحمەد لە دوای ساڵانێکی دوور و درێژی دیکتاتۆریەت لە ئەسیوپیا وەکو کەسایەتێکی ئاشتیخواز و دیموکرات و جەماوەری توانی لە ناوخۆی وڵاتدا یەکڕیزی و متمانە لە نێوان چین و توێژەکان و حکوومەتدا بگێڕێتەوە و بتوانێت بە هەوڵەکانی کێشەمێژوویەکانیش لەوانە کێشەی ئەریتریا چارەسەر بکات و ببێتە باڵوێزی ئاشتی بۆ ئەفریقا و ناوچەکە بۆیە ناوبراو بە کەسایەتێکی ئاشتیخواز ناسراوە و پێگەی لە ناوچەکەدا بەهێزە ئەمە جگە لەوەی سەرۆکایەتی ڕێکخراوی گەورەی یەکێتی ئەفریقا دەکات لە دوای ئەوەی ئابی ئەحمەد ئامادە نەبوو پشتیوانی لە گەمارۆدانی قەتەر و جەنگی سعودیە و ئیمارات بکات لە یەمەن ئەو وڵاتە نیگەرانن لە ناوبراو بە تایبەتی ئێستا ئەسیوپیا بۆتە وڵاتێکی ئازاد و دیموکرات و پشتیوان بۆ گەلانی ئازادی خواست ئەوەش پێچەوانەی خواستی ئیمارات و سعودیە و میسرە لە ناوچەکەدا کە هێمای دیکتاتۆریەتن بۆیە هەموو هەوڵێک دەدەن ئەو هەوڵەی ئەسیوپیا سەر نەگرێت بە تایبەتی ئەنجومەنی سەربازی سوودان کە بڕیاری سیاسی خۆی لە ڕیاض و ئەبوزەبی وەردەگرێت